هۆکاری مردنی جەنابی دکتۆر ئەگەر پێمان بڵێ چی؟ والله ما بەداخەوە ئەمڕۆ لە دەستدانی دکتۆر دەشتی کارەساتێکی گەورەیە نەکەیمەوەکو کە سوکاری خاڵێ خۆشوو بەڵام بۆ شاری هەولێر و بۆ هەرێمی کوردستان. والله هۆکارەکەی ئەوەیە دکتۆر دەشتی لەو فترەی ئەخیری خۆی بەخۆی زەختی هەبوو چارەسەری زەختی خۆی دەکرد هەتا من لەبەرەوەی زۆر لێ نزیک بووم و هەتا لە زانکۆش هەربەیەکەوە بووین. ئەوە بوو زۆرجار من لە دەرەوە وەڵام ماوەیەکی زۆر وەختی خۆی لە ئوسترالیاش دەرمانی زەختم بۆ دەهینە دەرمانی باش بەڵام دیارە بەوە ئەخیرێت تەسیرەکەی گەڕا کەتە سەر کلیەی گورچیلەکانی ئازیەتی خوارد ئیترەوە بۆ هەردوو گورچیلەی لە کارکەوتن و نەشتەرگەریەکی بۆ کرا چاندنی کورچیلەیان بۆ کرد بەڵام دیار بوو لەبەرەوەی عەمری گەورە بوو ینی بۆیە نەجاحەتی نەهینە ئیتر ڕۆژانە دەبایە شوشتنی کلێ بۆ گورچیلەی بۆ بکرێ بەڕاستی ئیتر ئەوە هۆکارەکەیەوە بوو تاوەکو ڕووبەیانی جایی نەدەستدا و جێگای بەهەشتە ئینشاءڵڵا هۆکارەکەی ئەوە بوو سەی لەوەشدا بوو ینی بۆ خۆی دەرمانی بۆ خۆی دەنووسی بۆ خۆی داهاتن دەیگوت نە ئەوم بۆ بکەنەوە باشترەوە باشترە بەڵام نیمەوەیە لە پاش خۆی کۆمەڵێک پزیشکی چاکی بەجێهێشتیە و ئەو کەسانە لە ژێر دەستی ویشیان کردو دەزانن سوودێکیان وەرگرتووە لەوی و هەرچەندە بۆ خۆی خەسارەت بوو تا ئەو ڕۆژ ینی هەتاوەکو لەسەر تااقەت ما بوو خزمەتی نەخۆشانی هەردەکرد و شکاری خۆی هەردەکرد هەتا لە زانکۆش ئەنی ئێستاش بردی زانکۆی تیشکە کە لە نزیکەوە خزمەتی خۆی بەردەوام دەکرد و هەتا لە خانە نشینیش سەیرت دەکرد بەیانیان وەلەو لە خستەخانەش جێگای خۆی هەبوو بەڵام دەچوو لە ژین دەوامی دەکرد خزمەتی نەخۆشی دەکرد و دوای نیوەڕۆژ هەمومان دەزانین ئەو دکتۆرانەی لەمانەوە لە عیادە تا ئەو کەسانە بوون تا درەنگانی شەو دکتۆر دەشتی بوو خۆی ملکی خۆی نەبوو ملکی ئەو خەڵکە بوو دەمانگو دکتۆر نەختە ئیسراحەت کە دەیگو دەمێنە ئیسراحەتم نییە گە ئیسراحەتیش بکەم خەڵکەکە دێتە ماڵەوە فەرقی نییە گە نەچ بە شوێنێک ئیش نەکەم بۆیە بەڕاستی خەسارەتێکی گەورەیە بەڵام ئیترەوە خەڵکەکە هەموو دوعای بۆ دەکا و خەڵکەکە هەمووی ئەسەفەکەوە زانایەکی دکتۆرێکی ئاوا لە سەرەتا هەفتاکانەوە زیاتر لە 50 ساڵ خزمەت دەکاتن و جێگای بەهەشتە ئینشاءڵڵا.